برانی بەڕێز و خۆشەویستم، خوشکە ئازیزەکانم، لە خزمەتتانە باسی فەرمودەیەکی پێغەمبەرەکەم صلی الله عليه وسلم، فەرمودەیەک کە گەورەیی و شکۆمەندی کۆمەڵە خەڵکێکی تایبەت باسەکە. چەند خۆشە ئینسان لەو کەسانە بێ کە خوای گەورە ڕێز و تەقدیری کردووە. چەند خۆشە ئینسان لەو باوەڕدار و مسلمانانە بێ کە خوای گەورە لە قورئان و پێغەمبەریش صلی الله عليه وسلم لە سنەتی ڕاست و دروستی خۆی وەصف و سەنای کردوون. چەند خۆشە، چەند خۆشە ئینسان لەو جۆرە کەسانە بێ کە ئەو پلەپایە گەورەیان هەیە لە دنیا، خوای گەورە و باڵا دەست نور و ڕووناکیەکی پێیاون کە بە گەورەی خۆی ڕێنمونیانەکە، و لە قیامەتیش کەسانێکن کە ناترسن ئەو کاتی کە خەڵگە ترسێ، ناگرین ئەو کاتی کە خەڵک بۆ گوناحەکان و تاوانەکانی خۆیان نەگرین، ڕاناکەن ئەو کاتی کە خەڵکی هەمووی ڕائەکات بە شوێن چاکەیەکە ئاگەڕێ و وەخواخوایەتی کەسێک داوای چاکەیەکی لێ نەکە. ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ کە ناوی عەبدوڕەحمانی کوڕی سەخرە، ئیمام بوخاری لە صەحیحەکەی و ئیمام موسلیم ڕەحمەتی خوا لە هەردووکیان بێویش لە صەحیحەکەی ئەم حەدیثە جێڕنەوە. فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: سبعة يظلهم الله في ظله يوم لا ظل إلا ظله. حوت تاقم، حوت خەڵک خوای گەورە و باڵا دەست لە ژێر سێبەری خۆی، لە ژێر سێبەری عەرشی خۆی بە میهرەبانی خۆی ڕێزیان لێیەگرێت و دەیان پارێزێت لە کاتێکا کە هیچ سێبەرێک نییە ئیلا و سێبەرە نەبێت کە خوای گەورە و باڵا دەست بۆ کەسانەی داناوە. ئەوەش بریتێ لە ڕۆژی قیامەت کە بەڕاستی زۆرێک لە ئایەتە پیرۆزەکانی قورئان تەحزیری ئێمەیان کردووە، ئاگاداریان کردوین کە بترسین لە قیامەت. یا ئەیوهە الناس اتقوا ربكم إن زلزلة الساعة شيء عظيم. خوای گەورە فەرمی: ئەی خەڵکینە، لە پەروەردگارتان بترسن، تەقواتان هەبێ، فەرمانەکانی جێبەجێ بکەن، دوورکەونەوە لە حرامەکان، بزانن کە إن زلزلة الساعة شيء عظيم. بەڕاستی ئەو بوومەلەرزەیی کە قیامەتە، ئەو ڕۆژە هەژێنەری کە قیامەتە و ڕۆژی لێپرسینەوەیە، شتێکی زۆر گەورەیە. ئەنجا وەرە خوای گەورە و باڵا دەست دروستکاری ئەم بوونەوەرە و قیامەت و بەهەشت و جەهەنەم بفەرمێ شەیء عەظیم، بەڕاستی شتێکی گەورەیە.